خۆشەویستانی کورسات نیوز دێوارەتان باش. هەڵبەتە پێشهاتەکان و ئەو ڕووداوانەی لە کەرکووک و دەوروبەری و لە تەواوی ناوچەکە ڕوودەدەن جێگەی پرسیاری زۆری ئێوەی بینەر و بیسەرە. کورسات نیوز هەمیشە هەوڵ دەدات کە کۆی شرۆڤەکان و دیوە جیاوازەکانی ڕووداوەکان واروە کۆی ئەو پێشهاتانەی کە ڕوودەدەن و ئەم پرسیارانەی کە لای ئێوە هەیە بە زمانی منطق و لۆژیک وەڵامی ئێوە بداتەوە و شرۆڤەیەکی بابەتیانەی بکەین بتوانین کە دەست لەسەر هەموو ڕاستیانەوە ڕەهەندەکانی دابنین کە لە ناوچەکەدا دەگوزەرێن. ئایا ئەم ڕووداوانەی ڕوودەدەن تەنها دیوێکیان هەیە یاخود دیوی ئیقلیمی دیوی نێودەوڵەتیشیان هەیە؟ هەڵبەتە کەرکووک و ئەو ناوچانەی کە ئەو ڕووداوانیان تا ڕوودا و هەروەها ئازادکردنی ڕقاوەک و بەشێک لە سەرکەوتنی کورد کە نیشان دەدرێ و بێکەوە بەستنەوەی لەگەڵ کۆی معادلە ئیقلیمیەکان شرۆڤە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاک سەردار کە بەڕێزیان چاودێری سیاسی و هەروەها سیاست مەدارە. کاک سەردار زۆر بەخێر بێ بۆ سپاس بۆ جەنابتان. یعنی ئەگەر لە کەرکووکەوە دەست پێ بکەین ئەو ڕووداوانەی کە لە کەرکووک ڕوودەدەن هەڵبەتە ینی شرۆڤەی زۆری نێوخۆی بۆ کراوە، بەڵام دیوێکی تری هەیە، دیوێکی ئیقلیمیە، دیوێکی هەرێمیە. یعنی ئەم ڕووداوانەی کەرکووک ئەگەر لە ڕوانگەیەکی ئیقلیمیەوە سەیری بکەین بۆ ڕوویاندا. بە تەبیعەتی حاڵ خۆی لە ڕوانگەی ئیقلیمیەوە دێتەوە سەرەوەی کە کوردستان ئەوەی کە بەدەستی هێناوە لە دوای نەوەدوێکەوەی بەدەستی هێناوە بە سیاسەتی ئەمری واقع بەدەستی هێناوە و ئەمە دۆخێکی نێودەوڵەتی منعی کردووە هەڵۆشێتەوە، هاوکار بووە، هاوکاریەکی نێودەوڵەتی هەبووە. دواتر لە 2023 بەهۆی دیسانەوە مێ بڵێم نەوەدوێک بەهۆی یەکڕیزیمانەوە توانیمان سەرکەوتن بەدەستبێنین و کوردستان ڕزگارکەین، بەشێکی زۆری کوردستان ڕزگارکەین. 2023 ئێمە لە جەنگی ناوخۆ شەڕی ناوخۆ دەرچوو بووین، بەڵام لەبەرەوەی یەکڕیز و پێکەوە بووین و یەکترمان تەواو کرد توانیمان دەستکەوتی زۆر لە عێراق بەدەستبێنین، هەم کۆمەڵێک ناوچەی تر ڕزگارکەین، خەونی گەورەی هەموو کورد بەشێکی هەزاران و دەیان هەزار کەس بۆ خەونەوە سەریان نایەوە کە کەرکووک بێتە بەشێک لە کوردستان. کەرکووک ڕزگار کرا، تا دووزی ئێستا بریندار ڕزگار کرا، تا بەشێکی زۆری دەشتی نینەوا و خانەقین و تا مەندەلی ڕزگار کرا. هەموو ئەمانە دەستکەوتی گرنگ بوون و دیسانەوە بە ئەمری واقع سەپانمان لە دەستورە هەندێک شتمان جێ کردەوە. ئەوەی کە دوای شەڕی داعشش بەدەست هێناوە دیسانەوە سیاسەتی ئەمری واقع بووە سەپاندوتە. ئەمە پێویستی بە دقەتێکی زۆر هەبوو بۆ ئەوەی بتوانین ئەم ئەمری واقع وەک چۆن لە دەستور چەسپانمان دیسانەوە بیچەسپێنی. نەتیجە ئێستا ئێمە کەوتونێتە ناو دۆخێکەوە. ئەم دۆخە مرۆڤی ئازاب ژن و پیاوی ئازایەوێ شام بداتە بەری و لە ئاستی مەسئولیەتەکە بێ. ئەم دۆخە هەڵبەتە بوعدی ئیقلیمی هەیە. ئەم بوعدە ئیقلیمی ئەوەیە کە بەشێکی ئەکید پەیوەندی بە سیاساتی نەوتەوە هەیە، بەشێکی پەیوەندی بە سیاساتی تاقەوە هەیە کە من لە ڕاستیە لەو بوارەیە شارەزایم نییە و لەبەرەوە زۆر حەق بە خۆم نادەم قسە لەو مەسئلانە بکەم. بوعدێکی تری ململانی ئیقلیمیەکانە، بوعدێکی تری پەیوەندی بەوەیە کە ئێران وەکو هێزێکی گەورە لە ناوچەکەیە خەریکە ئاگاتە سەر دەریای ناوەڕاست. بوعدێکی تری پەیوەندی بە دۆخی شڵەژا و هەڵچوون و داچوونی سەیر و سەمەرەی سەرۆکۆماری تورکیاوە هەیە. بۆ بەشێکی پەیوەندی بۆ هەڵگەڕانەوە هەیە کە تورکیا هەیەی لە ناو ناتۆیە و هەڕەشاکە ڕۆکێتی S-400 رووسیا کڕێ. بەشێکی پەیوەندی بۆ متغەیرە جیهانیەوە هەیە کە لە رووسیا لە سووریا ڕەنگی داوەتەوە رووسیا بەهێزی چەکدار دابەزیوە. بەشێکی پەیوەندی بۆەیە کە لە ناوخۆشە ئەم دۆخەی دروست بووە، ئەم وەزعی کوردستان و ئەم دێفاکتۆی ڕۆژهەڵات بڵێن باشووری کوردستان لە لەحظەیە کە ئەم سەرکەوتنە گەورانەی هەبوو کە لە ڕۆژئاوای کوردستانیشا سەرکەوتنی زۆر گەورە هەبوو و کوردیش لەسەر ئەرز لە ڕۆژئاوای کوردستانە تاکە هێزێکە کە جیهان ئەتوانێت پشتی پێ بەستێ وەک چۆن لە باشووریشا تاکە هێزەگەیان توانی پشتی پێ بەستن و ئەفسانەی داعشی لەسەر ئەرزا شکاند هێزی پێشمەرگەی کوردستان بوو و ئەمە ئەم دۆخەش کە ڕوویداوە ئێستا نابێت لە قیمەتی ئازایەتی و لێبوردووی و لە خۆنەویستی و لە خۆبردووی پێشمەرگە کەم کاتەوە. پێشمەرگە هەمان هێزە ئازاکەی جارانە کە ئەفسانەی داعشی تێکشکاندووە. خەلەلێک هەیە سەرچاوەی هەموو خەلەلەکان پەیوەندی بە خۆمانەوەیە. من لێرە دوو قسە ئەمە بکەم. دوایە چینەوە سەردۆخی ئیقلیمی و لێکەوتە ئیقلیمەکانی کە من زۆر سوپاسی جەناب دەکەم چونکە ئەم دیوەت هەڵبژاردووە.
یەکێکیان من لەم کەناڵە و لەم ستۆدیۆوە تقریبان 2 هەفتە پێش ئێستا وتم ئێمە ڕەفراندۆممان کردووە عسابمان ساردە دەور و بەرمان هەموو تووڕەن ئێمە ئەگەر دانیشین لەسەر مێز بەم عسابە ساردە بەڵام بەیەک گرتووی بە موقفێکی تەفاوزی بە قووەت خۆیان زوو پەلە ئەکەن دێن بۆ سەر مێزەکە دانیشن لەگەڵ تا زۆرترین تەنازولی شەکەن ئەگەر ئەمە نەکەین خۆمان نەکەینە خاوەنی موقفێکی تەفاوزی بە قووەت و تووشی پەرتەوازەیی بین ئەو ناچار نییە بێت دوو شتەکە یەکەمیان گوشارەکانت زۆر بۆ زیادەکە حدودەکانت لێتون دەکە گوشاری سەربازیت بۆ سەر زیادەکە هەوڵەدا حسارێکی زەمینی و ئاسمانیت بخاتە سەر اینجا دێ بە تاک قسەت لەگەڵەکە و هەوڵیشەدا جێوێک دروستکە کە عسیانێکی مەدەنی دروست بێت تووڕەبوونێک دروست بێ و ئەمە نەک موقفی تەفاوزیمان لاوازەکە ئەمە ئەو دەستکەوتانش ئێستا هەمانە لەبارەیە بە بۆیە پێویستەکە ئێمە ئەرکی ئەساسیمان ئەوەیە خۆمان کۆکەینەوە خۆمان بکەینە خاوەنی موقفێکی تەفاوزی بەم عسابە ساردەوە بکەین ئەمە یەکەمیان دووەمیان من ڕۆژی پێش شەڕی دوکان قسەیەکم کرد پێش کۆبوونەوەی دوکان پێش کۆبوونەوەکەی دوکان بڵێ وتم وا دەرەکەوێ ئەمریکا عیبادی محرەجە لە مۆزعە ناتوانێت دیالۆگ بکە و ناتوانێت شتێکیش بکە لەگەڵمانە پێ دەچێت ئەمریکا بێوێت سەرکەوتنێکی مەدانی ببەخشێ بە عیبادی بە دوو هەدەف یەکێکیانەوەی بچمە بەستێگانی بۆ دوو ئامانجیەکانەوەی عیبادی زاڵکە و بیکاتە تاکە پیاوێکی بە قووەت لە عێراقا کە ئەمە بالمناسبە ئێستا عیبادی لە لاوازترین لەحزەی خۆیەتی ینی ئەمریکا من ڕێیم وابوو ئەمە هەدەفی یەکەمێتی هەدەفی دووەمی ئەوەیە کە لەسەر ئەو سەرکەوتنەی کە بێ بەخشی وای لێکان نە ئەوونە ئێمەش باسی ڕەفراندۆم بکەین و ئەگەرێکمان هەیە دانیشین پێکەوە دیالۆگ بکەین ئێستا لەحزەی دیالۆگە عیبادی دوێنێ لە کۆبوونی ئەنجومەنی وەزیران ئەڵێ من ئامادەم دیالۆگ تۆ حازر نیت بۆ دیالۆگ من هەر پێرێ وتم واز ئەوەی کە ئەعلامەکان بەربوونە یەکتر وتم واز لەم بۆڵە بۆڵ و شەڕەگەڕەکە بێنن وەرن وەفدێکی مفاوەزات بە قووەت کەن چونکە دوای ئەم شەڕە پێم ئاڵێ وەرن دیالۆگ بکەین بەم شپرزەیە دیالۆگیشە دۆڕێنین بۆیە پێویستەکە ئێمە چی بکەین ئێستا هەموو جیهان ڕەنگە بێوێ دیالۆگ بکە ئەگەر جیهان ویست بێتی عقوبەمان بدا ئەگەر ویست بێتی عقوبەمان بدا تەواو کۆتایی هەدەرەوەندەکەی بوو ئەمە کۆتایی ینی کاک سەردار دەتەوێت بڵی کە ئەمریکا ئەوێت دۆخێک دروستکە هەم عەبادی بکاتە نقطەیەک وای نیشان دەکە لە نقطەی قووەتایە هەمەرێمی کوردستانیش هەڵبەتە بەم دەستکەوتانی هێتی لە نقطەی قووەتای 2000 دۆخێک دروست بێ کە ڕیفراندۆم بەدەر لە ڕیفراندۆم و مەرجمە باسی نەکات و ئیتر گفتوگۆ لەسەر عێراقێکیە گرتو ئەزانکی گفتوگۆ زانکی ئەچێتەوە سەرەوەی ئەجندایە چۆنێکی بەطبیعەتی حاڵ تۆ ئەم قۆناغەت دیارە ئەم زروفە تۆ کە ڕەفراندۆمیشت کردەوە تۆزێ بە ئەمانەتەوە بڵێن ئەو لایەنانەی کە ڕەفراندۆمیان کرد بە پارتی بە یەکێتی بۆ هەیئەتەی کە لەناو ئەو کۆمیسیۆنە بوون کۆمیتەی باڵای ڕەفراندۆم کە ڕەفراندۆمیان کرد نیان دێمە ڕۆژی دواتر ئەعلانی دەوڵەتەکەین و تەواو عێراق کۆتایی هات وتیان عێراق یەک دەوڵەتە تا ئەو وەختەی کوردستان بەڕاستمی بێتە دەوڵەت هەر عێراق یەک دەوڵەتە و یەک پارچ ئێمە بەشەکە بین لە پارچەیەکی لە عێراق بەڵام داخلی گفتوگۆ بین و قەرارەکەش ئەوە بوو کە ئێمە بە ئاشتی لە عێراق جیابینەوە بە شەڕ جیا نابینەوە دوێنێ عەبادیش هەمان قسەی کردو ئێستا ئێمە گەیشتونەتە لەحزەیەک پێویستمان بەوە هەیە گفتوگۆ بکەین بەم شپرزەیە هەمانە لە ناو خۆی خۆمانە ئەو چ ناچارە بێش گفتوگۆ بکە و ئەجندای ترسناکەش هەیە لە دەوروبەردەیە کوردستان دابەشکە کاکزانە بینەرانی بەڕێز کوردستان دابەش بێ بەوە کۆتایی نایە پێمان وا بێ بەشێکی جا بێتەوە بێتە خۆشگوزەرانی و مەتار یەکرێتەوە و معاشی بۆ دێ لە بەغاوە کوردستان دابەش بێ شەڕی ناوخۆکی کوردستان دابەش بێ گەنجی کورد بە کوشتە دەین لەم شەڕەیە و لە شەڕێکە ئەیکەین کە پەیوەندی بە بەرژەوەندی کوردەوە نیە بێتە حربێک بە وەکالەت کوردستان با نەکەینە بەشێک لە شەڕێکی واتە ئەو هەربە ئیقلیمیەی کە چەند دەمێکە ئەیانەوێ ئاگرێکی کزیان ناوەتە بنی بۆ ئەوەی بە لە ئێستا ینی ئێمە نەبیبینە سەبەبی ئەوەی سەبەبی ئەوەی کە دۆخەکە بە تەواوەتێکە کاکزانە کە ئەم وڵاتی ئیقلیمیانە لەسەر خاچێک ئەوەی جەناب دەیڵێ دقیق وایە ئەوە ئەگەرێکە و ئێستا پلانێک هەیە بۆی کوردستان بێتە دوو پارچەوە ئەم دوو پارچەیە شەڕی لێکەوێتەوە کەس پێی وانە بێ لایەکێکەوێتە خۆشگوزەرانی و لە نەتیجەشە مێژووی سیاسی ئەم وڵاتە پێمانەڵێ ئەم ناوچەیە ناوچەی کوردایەتی بووە ناوچەی شەڕکردن بۆ لەسەر یەک پارچەی کوردستان ناوچەیەک بۆ دابەردەوام بەشداری لە خەباتی مەهاباد و لەگەڵ مەحموودخانی دزڵی و لەگەڵ باکوور و لەگەڵ ڕۆژئاوا و بە بەردەوامی هاوکار بووە ئەم ناوچەیە و خەڵکی ئەم ناوچەیە پێشەنگی کۆی باشووری کوردستان هەموو باشووری کوردستان و بە تایبەتیش ئەم ناوچەی سلێمانی و گەرمیان و ئەمانە ئاڵا هەڵگری یەکگرتووی کوردستان بوون لەبەرەوە نابێ ببینە ئاڵا هەڵگری دابەشکردنی کوردستان ڕەنگە هەندێک جیهاتی ئیقلیمی و وڵاتی ئیقلیمی بەرژەوەندیان هەبێ بەڵام ئەمە لە بەرژەوەندی عێراق نییە عەبادی ئەمە لە بەرژەوەندی نییە چونکە ئەگەر ئێستا هەرێمێک لێرە جاکاتەوە
بیانوەدا بە بەسڕە و بە ڕمادی و بە مووسڵ ئەمە لە لایەکەی تریش من شتێکم عرض کردی پێشەوەی بچینە ناو دۆخی ئیقلیمی عەبادی ئێستا لە ڕواڵەتە پیاوێکی زۆر بەقووەتە لە ڕواڵەتە لە ناوەڕۆکە لە ناوەڕۆکە ئێستا لەحزەی گەورەی زۆعفی عەبادیە چۆن عەرزەکەم ئێستا لەحزەی زۆعفی دوو کەسە عەبادی و ڕەجەب تەیب ئەردۆغان لا لەحزەی زۆعفی ئەو دوو کەسەیە لا هینە ئیقلیمەکەیە لە بواری ئیقلیمەکەی ولا ئەم شەڕە بەهۆی ئەم شەڕەی کەرکووکەوە ڕەجەب تەیب ئەردۆغان گەورەترین ئەو ئینفعالەی ئەمڕۆی پەیوەندی بەوە هەیە کە ئەم شەڕە چ خەتەرێکی بۆ ئەردۆغان دروست کردووە دێنە سەر ئەوە عەبادی ئەم شەڕە ئەو قایدی عامی قوات مسلحەیە ڕاستە و ئەو قواتەی کراوە ئەمە دەوڵەتێکی دراوسێ هاوکاری ئەساسی بۆ ببێ ئەو دەوڵەتە ئەم شەڕە نیانەتوانی شوێنانە بگرن و ئەگەر هێزی پێشمەرگە بەعدەی ئیقلیمەکەی ینی کاریگەری هەیە لەسەر هێزی پێشمەرگە ئەو هێزی پێشمەرگەیە کە کاکە ئەم قواتە نەیانتوانی لە بەردەم داعش بوەستن پێشمەرگە و ناوچانەی پاراستووە خێرە ئێستا ئەو دێ دەرەقەتی ئەمە دێ من گومانم لەوە نییە ئەمان توانی دەرەقەتی بین یاریەک هەیە گەورەترە یەکتری پێ ناشرین نەکەین من داوا لە هەموو لایەکەکەم داوا لەو برایانەی پارتیەکەم داوا لە مەکتەبی سیاسیەکەتی هەموو ئەو برایانەی ناو سیاسی ناو یەکێتیەکەم هەوانەی دەسەڵاتیان هەیە بە بنەماڵەی بەڕێزی مام جەلال بە هەمویان بە کاکۆسرت بامەوە برادرانی تر برادەری ناو شتێکی تر ماوە بە یەکتری بکەن شتێکی تر ماوە بە یەکتری بڵێن لەوە ناخۆشتر ماوە بە یەکتری بڵێن وتتان باشەوەکەی تەواو ئیتر با بنیشینەوە ئاسابتان هادی بێتەوە ئەوەڵ چوونەتان بنیشێتەوە دانیشین ئەرکی گەورەی ئەخلاقی و نیشتیمانیمان لەسەرە میدیاکانیش من داوا لە هەموو لایەکەکەم چونکە لەم من بەرەم لێرەوە دەست پێەکەم اینجا بە گەلی کوردستان ئەڵێم چونکە لە ماڵی یەکێتیم اینجا باکەیەنێ نەڵێم چونکە گۆڕان بۆم و ڕەفیق من اینجا بە کوردستان 24 و بە ڕووداوەڵێم بە NRT ژەڵێم بەم دۆخە و بەم خیتابە نەک خزمەتی کوورد ناکەن ئێمە بەبێ ئەوەی بە خۆمان بزانین بەبێ ئەوەی بمانەوێ بە نیەتی باش خزمەتی ئەجندای دژمن حەزەکانمانەکەین بۆیە لێرەوە ئەبێ ئەرکی ئەساسیمانەوەیە جارێ لە ئێستاوە من داواکەم لە ئەم شەوەوە ئەم خیتابە ڕاگرین هەموو جارێ لە ئەعلامەکان ڕایگرین ڕووبکەینە چ خیتابێک بۆی بتوانین لەگە ململانە ئیقلیمیەکان هەمە بگونجێن ئەگەر شکستمان هێناوە شکستەکەمان ڕاستکەینەوە ئەگەر بەڵێ چی بکەین جارێ ئەم خیتابە تونند و دژبەیەک و یەکتر ناشرینکردنە کەس پێی وانە بێ بەرامبەرەکەی ناشرینەکە ئەوش تۆ ناشرینەکە لە نەتیجەیە هەموو لایەک لە بەردەم خەڵکە ناشرین بوون خەڵک تووشی وەزعێکی عەسەبی ناخۆش بووە تووسیکە ئەبە بۆی خاتە سەر کەناڵەکانتان کەناڵەکانە گۆڕێ بێتاقەت بووە زۆر بێتاقەت بووە لایەک خەڵگە ترسێنێ لایەک تەهدیەکە بڕوا بە کامەی بکە لایەک دێ دەیەوێت کەسب لەسەر مۆزعە بکە و خۆی بکە بە قارەمان و بەتەڵ بەسەر میلێتەوە ئەمە ئەبێ کۆتایی پێبێ خیتابی پاڵنان هاندان بۆ یەکڕیزی بۆ پێکەوە کار خیتابێکی نیشتیمانی خیتابێک کە ڕوبەڕووی ئەم مۆزعە بێتەوە بێ بدەنجی ئەخلاقی جارێ بنەماکەی ئەخلاقی مەسئولەتی ئەخلاقی و نیشتیمانی بێ دوا ڕۆژی میلەتەکەمان بکەینە ئەساس خوێنی شەهیدەکان و ڕەفیقەکانمان لە بەرچاومان بێ کە خیتابەگرینە بەر خیتابێکی هادێ هەموو لایەک هاان بدا ڕخنە لە دووبەرەکی لە خیتابی دووبەرەکی بگرێ پارتی قسەیەکی دووبەرەکی کرد بینە سەر خەت پێ بڵێن کاکە و خیتابی دووبەرەکی خراپ یەکێتی کردی وای پێ بڵێن گۆڕان کردی وای پێ بڵێن کێنێن کردی وای پێ بڵێن هەر کەسێک کردی پێ بڵێن ئەم خیتابەت خراپە خیتابی تهدیە هەمومان پێکەوە زۆر گرنگە ئێستا ئێمە خیتابێکی یەکگرت و قسە لەسەر یەک ڕیزی بکەین کاکە وزانە کۆمەڵێک براین لە شوێنێکین لە ناو باخێکین ئەبێتە شەڕمان لەو لاوە دایکمان بەوەی ئەو شەڕێمە و قاچێشکی جارێک لە پێش بەر لە هەموو شتێک قاچێشکە و عزیێتە بێ و ناشرینیشە بێ یعنی وەزعێکی لێ دێ لەوێ ناڵێ من عملیاتی تەجمیلی بۆکەم وای پێ ناڵی ڕاست لەوێ ئەرکی ئەساسیت ڕاگررتنی نەزیفی خوێنەکەیە ئەم هینە نەزیفی خوێنەکە ئەم شەڕی ئەوە چۆن ڕوبەڕووی ئەم حاڵەتە بینەوە ئەگەر شکستە ئەگەر حاڵەتێکی ئیقلیمیە بەسەر ناوچەکە هاتووە بەسەر کەرکووکە هاتووە چۆن بتوانێت پێویستمان بێک دەنجی ئەمە خەینەوە پێویستمان بۆ هەیە مادام لە بەردەم دۆخێکی ترسناکین ئەوەی 24 نۆ تێپەڕی 26 نۆش تێپەڕی 16 دەشت تێپەڕی ئێستا ئێمە لە قۆناغی پاش 16 دین ئەم قۆناغە پێویستی بۆ هەیە ئەولەویاتەکانمان بگۆڕین ئەولەویاتمان ئێستا ئەولەوێتمان بۆ ئەوەیە بەبێ شەرم بەبێ ترس لە فەیسبوک بەبێ ئەوەی کە بەرژەوەندەکانی خۆمان و حیزبەکانمان بکەینە پێوەر بەرژەوەندی ئەم میلەتە ئەخوازێ ئێستا ئەم لایەنانە بەپەلە کۆ ببنەوە کۆبوونەوەیەک بکەن وەفدێک پێک بێنن
بۆ دیالۆگ و بە ئەمریکاش بڵێن دیالۆگ بە ڕێعایی دەولی نەک بە ڕێعایی عمومی بە ڕێعایی دەولی یعنی بە ڕێعایی ئەمریکی و ئەوروپا بۆ نمونە نەک بە ڕێعایی ئومەم متحیدە کە ڕێکخراوێکی جیهانی ڕسوایە مەجلیسی ئەمانە قرارێک بدانە قراری مەپاتین هەر قەزەیەکەوە مرداری کردوێتەوە مەجلیسی ئەمن بۆ ڕفراندۆمێکی دیموکراتیانەی ئێمە باشە خراپە هەڵەیە ڕاستە خەڵکە و ئەچێ دەنگەدا کۆبوویەوە هەر پانزەکەیان کۆبوونەوە گەلە کۆمەیان لە میلەتە کرد دووزە سووتێنرێ ماڵی خەڵگە سووتێنرێ ئەنواع شت کراوە جەریمە ئەکرێت جەرائیمی حرب کراوە ئەم ئەنجومەنی ئاسایشە نەهاتۆتە سەرخەت خۆشبەختانە تازە خەریکە بێتە سەرخەت بۆیە ئێستا قرارە ئەوە خبرێکی گرنگە قرارە بەیانێک دەکەن ئەمە خبرێکی گرنگە دەمێ بڵێم چی ئەوە عبادی دوێنێ داوای دیالۆگەکە ئەو عقوبەیەش ئەگەر مجتمعی دەولی ویسبێتی عقوبەماندا عقوبەکە تەواو بوو دەور و بەر عقوبەکەی تەواو نەبووە ئەگامان لێبێ ترسناکتر چاوەڕێمان بەچی ئەتوانین ئەگەر دەور و بەر عقوبەکەی سزاکەی تەواو نەبوو بێ بەچی ئەتوانین ڕێ بە یەکش دەتوانین بەپەلا ئێستا یەکێک لەم لایەنانە من سەرۆکی یەکێ لەم حیزبانە بەم ئێستاڵێم من تەجاوزی هەموو شتەکانەکەم هەڵبژاردنە ئێستا ئەولوێت گۆڕاوە ئەولوێت بۆ کەرکووکە قودسیەتی لە باپیرە گەورەی هەر کورسێک گەورەترە ئێستا فەرمونون من داوەتانەکەم وەرن کۆبوونێ بکەین فەرمونون وەرن من طبعا بەندێک لایەنە وتووە من بەڕاستمی بەخۆیان وتووە داوام لێ کردوون فەرمونون وەرن پێکەوە لەسەر ڕەمزیەتی ئیشەکان و پێداویستەکانی ئەم میلەتە ڕێککەوین بالمناسبە ئەوەندە بە قوت نییە من دێمەوە سەر ئەوەی کە وەفدێک پێک بێنین و ئەجندایەکی تەفاوزیمان هەبێت ئەمە بدرێتە دەست من چی لێکم بدرێتە دەست من ئێستا ئەمەی خوارەوە پێڵم یەکەم وەفدەکە پێگەێنم وەفدێکی باش پێگەێنم لەم لایەنانە هەمووی بڵێ ئەمە یەکەم هەموو شتەکانی تر تەجمی دەکەم ئەم چەند ڕۆژە ڕفراندۆم باز ناکەم شکستی یەکتر باز ناکەم هجووم ناکەمە سەر یەکتر ئەمە دوا ڕۆژە توانین باسیکەین ئەمە عملیاتە تەجمیلەکەیە کە باسم کرد حەق و حساب وەختێکی ترە ناینە سەر ئەوەی تۆ بۆ قاچیشکان نەڵێن کاکە گیانوەرە هاوکاریم کە بۆمان بیگەێنینە خستەخانەیەک نەزیفی خوێنەکەی ڕاگرین کە ئەمەمان کرد دوایی دانیشین حەق و حسابەکەین ئەمە یەکەم دووەم ئەم ئەجندایە من بم ڕعایە دەولیمەوێ ئەمریکا ئەوانە خۆیان بێن ڕعایی کەم سەرچاو کۆبوونەوەی یەکەمم ئیتاری عامدانین کۆبوونەوەی دووەمم من سەرۆکی وەفدی کوردستان بم ئەمە بە ئەمریکی و بە وەفدی بەغاڵم ئەڵێم دەرکەوت ئێمە ڕەفراندۆمان کردو نەمان کردو وەزعێکی ترە دەرکەوت ئێمە مەترسیمان هەبوو مەترسیەکانمان ناڕەوا نەبوو ڕەفراندۆمێک کراوە خەڵک بەس دەنگی داوە ئێوە ئەو هەموو سوپایەتان هێنایە سەرمان وڵاتی دەوروبەر هاتە سەرمان جیهان لە دژمانێکی گرتەوە ئەی من چۆن سیقات پێ بکەم سبەینێ لە وەزعێکی ترە ئاڵاکەمت هێناوەتە خوارەوە و بێحورمەتی بە ئاڵاکەمەکەی کەرکووکت گرتووە کە کەرکووک بە درێژایی مێژووی کورد قەت دەستبەرداری کەرکووک نەبوو ئێستاش دەستبەرداری نابی نەتیجە من زەمانم چییە من پێم وایە ئێستا ئەم لەحظەیە باشترین قۆناغ و باشترین لەحظەیە کورد بڵێ من لە چوارچێوەی دەوڵەتی عێراقی یەکگرتووە ناڵ یەکگرتو سەرچاو دەوڵەتێکی یەکگرتووە بەڵام کۆنفیدرالی مەوێ لە کۆنفیدرالی کەمتر ناتوانێت زەمانم بداتێ ئەو وەختە کۆنفیدرالی مجتمعی دەولیش ڕەنگە پشتگیری بکە فەرەنسایەکان ئێستا بۆ مەجلیسی ئەمن قرارە کۆبوونەوە بکەن بۆ قرارە کۆبوون لێراتینە سەر پرسیارێکی تر کاک سەردار کە بۆ قرارە بەس بە یەک دێر بۆ قرارە کۆبوونەوە بکەن چونکە مەجلیسی ئەمن ئێستا فەرەنسا سەرۆکایەتیەکە و ئەم بایەخێکی گەورەی هەیە بۆ ئێمە چونکە فەرەنسا ڕێی جیاواز بووە ڕێی جیاواز بوو لەم قەیرانەش ڕێی جیاواز بووە لەم قەیرانەش ڕێی جیاواز کاک سەردار ینی لێرەوە ئەسمە سەر پرسێکی ترکە پرسیارەکە دوو لقی لێ ئەبێتەوە لە پرسیار یەکەمە ئەوەی ئەمریکا لە مەسلەی هاتنی سوپای عراق و حەشدی شعبی بە هیچ شێوەیەک پاڵپشتی نەکرد و پاڵپشتی کوردی نەکرد خۆی بە هاوپەیمانی یان کوردی بە هاوپەیمانی استراتیژی خۆی ئەزانی بەڵام پاڵپشتی کوردی نەکرد تەنانەت برێتمە گۆرک لە تویتێکدا دەڵێت کە ئێمە لە نزیکەوە چاودێرە ڕەوشەکەمان کردو ئەمانزانی چی ڕوئەدا ئەمە کەواتە ینی غێر مباشر ئەمە ئۆکەیە باشە ئەگەر ئەمریکا لەمەیە پشتیوانی نەکردبێ ئەنی بە بۆچوونی ئێوە پێت وایە ئەگەر کورد بە وەفدێکی تەفاوزیە گرت و شاندێکی تەفاوزیە گرت و داوای چاودێری ئەمریکا کە ئەمریکا دێتە سەرخەت و چاودێری ئەم دانوستانە ئەکا لەگەڵ بەغا من پێم باشە کورد دوسێشت داوا بکە یەکەم داوا لە ترامپ بکە من ئەمە دوسێ شۆ لەمە پێش لە کەناڵی شەرقی وتم ترامپ پێویستەکە ئەم نوێنەرەی خۆی بگۆڕێ ئەم نوێنەرەی کەسێکی بێلایەن نییە من بێلایەنەکەشی بێلایەنیش بۆیە قوبوڵ مەکرد برێد ماک گۆرک پیاوێک بوو کاتی خۆی من لە بەغا بووم ئەم پیاوە لایەنگری مالیکیە کرد لە دژی کورد لە دژی سونە لە دژی شیعەکانیش لایەنگری مالیکیە کرد ئێستاش لایەنداری هەبووە
ئەو ڕۆژە لە دوانی ئەڵێمە سیاسەتی ئەمریکانیە بۆ دائما ئەزانی پەرکە و زاڵبە ینی بە سیاسەتی پەرکە و زاڵبە ئەمریکانیە. بەڵێ ئەمریکا دەوڵەتێکە ڕاستە مواسساتە، بەڵام ئەفراد وەکو چۆن نەبینی لە فیلمە ئەفراد دەوری زۆریانتیایە دەوری زۆریانتیایە هەڵەی ترامپ لەکوایە ئۆباما سەرۆکێکی شکست خواردووی ئەمریکایە و ئەم کارە ساتانەی بەسەر ئەمریکای هاتووە لە ڕۆژهڵاتی ناوەڕاست لە سووریا لە هەموو ئەم شوێنانە گەورەبوونی رووسیا و گەورەبوونی ئێران نەتیجەی سیاسەتە لاوازەکانی ئەمریکایە لەم کەناڵە 9 ساڵ بەر لە ئێستەوتومە ئۆباما بێتە سەرۆک کۆماری ئەمریکا لاوازەکە و دنیا وێرانەکە واموتووە پێشەوەی بێتە سەرۆک کۆمار لەم کەناڵەوە لەم ستۆدیۆوە وتومە ئێستا ئەم پیاوە درێژە برێت ماگۆرک درێژە کێشانی سیاسەتی ئۆبامایە سیاسەتی ترامپ نییە جەنابەت باسی ئەوت کرد باسی برێت ماگۆرکم کرد باسی برێت ماگۆرکمان برێت ماگۆرک پێویستەکە ئێمە داوا بکەین بیگۆڕە من پێم وایە اکتیفا نەکەین بە تەنها ڕعای ئەمریکی من پێم وایە ڕعای ئەوروپی گرنگە ڕعای فەرەنسی گرنگە ئێمە هیچ پێویست ناکە لەمە دو هەموو هێرکەکانمان بخەینە سەبەتی ئەمریکاوە بۆ رووسیا لە حساباتی خۆمان دەرکەین بۆ رووسیا دەرکەین لە حساباتی خۆمان ڕعای دەولی ئەمەیە باشە باسە چاودێری نێودوڵەتی ینی مەسەلەن بەڵێ چاودێری نێودوڵەتی ئێستا ئێمە ئەتوانین ئەمان ڕاکێشین بۆ ئەوەی چاودێری گفتوگۆکانمان بکەن کاکزانە چۆن نەتوانین کۆمەلگای نێودوڵەتی لە نەتیجەیە چیەوێ لە نەتیجەیە ئەوێ ئستقرارێک لە عێراق بێ بەڵام ناوێ ئەمەی کوردستان هەیەی و بیناکراوە و شەڕی داعشی بۆ کردووە و استقرار ئەگەر هەبوو بێ لە ناو ئەم منتیقەیە لە ناو ئەم بەحر لە تیرۆرە کوردستان بووە ناوێ ئەمە لەبار بچێ ناوێ ئەمە لەبار بچێ ئەزانی چی لەبارێ بە دووبەرێکی خۆ بەس دووبەرێکی خۆمانە بێتە هەر ئەو یەک ڕیزی جەنابەت ئەو تەبایەی بەڕێزیشت باسێکی ئەتوانێت زمانی دەولی وەرگێ کۆمەڵی دەولی وەرگێ بێنێتە سەرخەت بۆی لەگەڵ بەدا بەتەکید چونکە بەغا خۆیڵێ دیالۆگ مجتمعی دەولی ژەڵێ دیالۆگ ئێستا وەختی دیالۆگە من پێشتریش ڕای ما بە دیالۆگ ئەم ئەبێتی بەدەست بێنین بە دیالۆگ من پێم وایە کەم لە ناوچەدا بڕاوەکان کە ئێستا من پێم وایە ئەتوانین بە دیالۆگ ئەو ناوچانە بە دیالۆگ بەشێکی زۆری بەدەستبێنینەوە وە قسە لەسەر هین دوێنێ عبادیڵێ ئێمە بە ئاشتیانە گفتوگۆ لەسەر سنووری ژەکەین واڵێ بە ئاشتیانە بەڵێ ئەڵێ بە ئاشتی ئامادەین گفتوگۆ لەسەر سنوور بکەین لەبەرەوە مە داوایەکی مەفتوحە کاکە کورد لاواز نییە کورد ڕقم منم قسەیم زۆر کردووە لەم ستۆدیۆ ژوتومە کورد ڕقمێکی گەورەیە یاریکەرێکی خراپە یاریکەرەکەت خراپە ئەگینا ڕقمێکی گەورەیە لە معادلاتی نێودوڵەتیە ئەو سەرکەوتنە گەورەیە ئێمە لە ڕۆژاوە بەدەستمان هێناوە نەتیجە کاکزانە عبادی لە هەموو لەحظەیەک زیاتر پێویستی بە کوردە چووکە عبادی ئێستا لە ئەوجی لاوازی خۆیەتی ئەم سەرکەوتنە سبینێ خزم و دەوروبەر و دراوسێ ئەڵێن ئەوە سەرکەوتنی من شەریکم تایە حەشدی شعبی ئێستا هێزێکی چەکدار نییە حەشدی شعبی هێزێکی سیاسیە ئەم هێزە سیاسیە تەماعی هەیە لە انتخاباتی داهاتووە 2 ساڵ لەمە بەروتم قۆناغی داهاتوو لە انتخاباتیش قۆناغی حەش دەبێ پارەیەکی زەخمی هەیە مەعاشخۆرێکی زۆری هەیە شەڕی داعشەکە بە حسابی خۆی بە هینی مەرجعێش دامەزراوە دەنگە هێنێ و انتخابات دەباتەوە و حکمی عێراق لە داهاتووە کەوێتە دەست حەشدی شعبی ئەمە نە ئەمریکا ئەوێ نە ئینگلیز بە تایبەت ئینگلیز عبادیان زۆر بەلاوە گرنگە نە ئینگلیزیانەوێ نەمجتەمەعی دەولیش دەیەوێ حەشت بێتە حکمی ڕەنگە خزمێک دەور و بەرێک دراوسەیەک ئەمەی پێ باش بێ ڕەنگە ئەمەی پێ باش بێ بۆیە مجتمعی دەولی ئەمەی ناوێت چونکە ئەم شەڕەکە کرا ڕێک مەترسیەکی گەورەی دروستبوونی هیلالی شیعی کردوتە ئەمری واقع لە ویستمە هیلالە شیعەکە پرسم لە بەڕێستان کاک سەردار یعنی ئێستا قسەیەکی زۆر هەبوو لەلایەن شرۆڤەکارانی سیاسی لەلایەن چاودێرانی سیاسی کە هەوڵێکە ویستێکەیە کە ئێوە هیلالێکی شیعی دروستکە ئەمەی کە لە کەرکووک و ناوچەدا بڕاوەکانیش ڕووی داوە ئەمە بەشێکی هیلالە شیعیەکەی کە درێژە بێتەوە بۆ خاچی سووریا و لە ڕێگەی شنگالەوەی تر لەوێەوە ئەڕوا تەنانەت تا لوبنانیش ئەڕوا ئەم هیلالە شیعیە ئەم ویستی هیلالە شیعی تا چەند پەیوەندی بە مەسەلەی کەرکووکەوە هەیە هیلالی شیعی تەنهایی چاودێران نییە پرۆژەیەکە ئێران هەیەی و نارەکانی ئێران لە سنوورەکە بە عربستانی سعودی و وڵاتانی تری سنە و ئەوانەوە دەرکی پێکەن بەڵام دیسانەوە ئەردۆغان حماقەتێکی گەورەی کرد دێنەوە سەر ئەردۆغان ئەمە بە تەبیعەتی حاڵ لە ڕووی جوغرافیەوە لە ڕووی جوغرافی و لە ڕووی تۆپۆگرافیا و ئەرزەوە لە ڕووی ئەوەی کە لە خسەر خەریتە سەیریکەی بە تەبیعەتی حاڵجەوێکی دروست کردووە کە حەشدی شعبی بردووەتە شنگال و لەوێەوە ئیمتیدادەکەی بەرەو ئێستا لە ڕەبیعەیە ڕێک لە ڕەبیعەیە لەوێەوە ڕێک بە سووریایە ڕێک بە سووریایە بەو حزورەی ڕژێمی سووری و ئیمتیدادی لەگەڵ ئێرانە
لەوێەوە ڕێک هاوسنوورە لەگەڵ ئێران ئەبێتەوە بە دراوسێ لەگەڵ ئیسرائیل و ئەچێتەوە سەر دەریای ناوەڕاست. بۆیە ئەمە یەکێ لە نقطە قووەتەکانی تۆیە کە تۆ تەرکیزی بکەیتە سەر بزانە یەکێ لە شتە باشەکانەوەیە کە ئێستا ئەمە چ مەترسیەکی بۆ ئەردۆغان دروست کردووە. ئەردۆغان بۆ ئەمڕۆ منفعل بوو باسی کەرکووکێ کردی ئەوانە ئێستا تێگەیشت کە کەرکووک بە تەنیا نەکەوتۆتە دەست لە دەست کورد دەرنەچۆ بکەوێتەوە دەست حکوومەتی مرکزی کەوتۆتەوە دەست وڵاتێکی تر کەوتۆتە دەست وڵاتێکی ئەمە یاری ئەقلیمیەکان لەسەر خاچێرەمی کوردستان مەترسی دارتر ناکە وریانە بین زۆر مەترسیدارترە بۆیە ئەبێ واز لە شعارات و هاشوشەکانمان بێنین ئێستا وەختی ئەوەیە مەسئولانە بین دەست بگرین بە برینەکەەوە چاکی کەین خۆمان بۆ دیالۆگێک حاضرکەین یەک ریزی هەرێمەکەمان وڵاتەکەمان میلەتەکەمان هێزە سیاسەکانی بپارێزین لەسەر ئەوەی کە ممکنە بچین دیالۆگ بکەین ئازایەتی ئەوەیە ئەوەی ئەمەنەکە سەرکردەیەکە لە ڕووی ئەبێخ گومان بخەیتە سەر ئینتیمای ئەخلاقی سەر قەناعەتە نیشتیمانیەکانی سەر هەموو ئەو مەسئلانەی ئەمە خاڵی یەکەمتە بزانە ئەردۆغان لەکوێ زەرەری کردووە بەهۆی ئەم شەڕەوە کەرکووک کە بایەخە استراتیجەکەی جەنابی و بینەرانی بەڕێزەی ناسر لێرە کاتی بەرنامەکە ناکۆژم چۆ ژێردەستی وڵاتێک کە تورکیا لێ ترسێ تورکیا ئەوە نەهادە و تەفاهم کاپچەوە تاران بۆی کەرکووکی تەسلیمی کراوە ئێستا ئەم دۆخە ئاو بەردەوام بێ ئێستا بەرژەوەندی تورکیا لەوایە کە هەشت و ئەوانە لە کەرکووک سەحب بکەن ئێستا بەرژەوەندەکەی لەوایە ئەمە خاڵی دووەم مۆزوعەکە هەر تورکیا کەرکووک نییە بەم هاتنەی هەشت قواتی حەشدی شعبی لە شەنگال دووشت کراوە یەکەم حەشدی شعبی چۆتە ئەوێ حەشدی شعبی ڕێک چۆتە سەر سنووری تورکیا هاوکاتیش نەیاری گەورەی تورکیا کە پەکەکەیە لە شەنگال سیحابی نەکردووە لە شەنگال پەکەکان سیحابی نەکردووە بێگومان لە خانە سۆر و شەنگال و سنوور ماوەتەوە کەوابێ ئەمە ئەمتدادی لە دوای ئەو سەرکەوتنانەی ڕۆژ ئاوە مەترسی پەکەکە بە ئەمتدادی پێدۆ ئەوانەیەوە لەسەر تورکیا زۆر زیاترە کە ئێستا ئەردۆغان تێگەیشتووە چه حەماقەتێکی کردووە جاران ئەگەر ئیجازەم بدەیت بزانە چیتر بزانە تورکیا هێزی هەیە لە باشووری کوردستانە هێزی چەکداری هەیە ڕاست عێراق وتی من تەختیم نەداوە پێدا هەڵا کراوتیان عەبادی و توێتی بابێ عەبادی وتی من نەمداوە پێ انسحاب بکە ئێستش لە بەغا مەجموعەیەک لە پەرلەمانتارەکان ئەیانوێ ئەو کێشەیە ئیسارەکەن بە ئاشکرا وتیان بەپەلە تورکیا دەرکەن لە عێراق وان وتیان لە شیمالی عێراق ئەوان تازە پێیان لیان بۆتە شیمالی عێراق ئەمە ئەم هێزە چەکدارەی تورکیایی کردوتە بارمتە ئەو هێزە چەکدارە نەغیتائی شەرعی هەیە نەغیتائی قانونی هەیە وەختی عێراق وتی ئەم هێزە ناشەرعیە بڕۆرە دەرەوە هێزێکی کوردستانی وتی ئەوە تەدریبی پێشمەرگاکە غێتاایەکی بۆ تەمین کردبوو بوونی ئەو هێزە چەکدارش ئەو هێزە سیاسی کە چەکداری لە ناوچەی شەنگال و دەشتی نینەوە هەبوو نوعێک لە غێتائی بۆ هێزای تورکیا تەمین کردبوو ئەو هێزە ئێستا ڕووتە ئەو هێزە چەکدارەی تورکیا لە باشووری کوردستانی ئێستا ڕووتە لە حکمی تەسلیم بوو وایە وەکو بارمتە گیرابن بارمتەیە و ئەمە بچووکترین زەربە لەو هێزە بدرێ اعتیباری ئەردۆغان لە ناو تورکیا بە نەوعێک ئەشتێنێ کە انتخاباتی داهاتوە دۆڕێنێ ئەمە لەکوێ زەرە لە ئەردۆغانەدا یەکەم پەکەکەی بردوتە سەر سنووری نەگینی نەکردو پەکەکەی بردوتە سەر سنووری ئەگەر پشتی بەوە قایم بوو پارتی لە هەندێک شوێنە ڕەنگە پەکەکە مەنعکە ئەوەش بە حەماقەتێک هات ئەو خۆی ئەو هینەی لا بردو ئەو مانعی لا بردووە ئەم مانعکە لا چووە پەکەکە چۆتە سەر سنوورەکەی حەشدی شعبیش چوونەتە سەر سنوورەکەی کەوابێ سوپای پازارانیش چوونەتە سەر ئەو سنوورە و هیلالی شیعیان تەمین کردو بە نەوعێک لە نەوعەکان و چوونەتە سەر سنووری تورکیا و ئەو هێزەی تورکیا لەسەر ئەرز لە باشوور لە هێزێکە ڕووتە هیچی نییە ئەمە لە ناو خۆیان چۆن ڕەنگی داوەتەوە ئەردۆغان مراهانەی لەسەر دوو مەسئلەیە یەکێکیان ئەم خطابەی کردی لە ڕاستیە ئەیویست بە حسابی خۆی هین بکە یعنی هەندێک عەتفی قەومیەکانی پێڕاکێشێ مەهەبە لە بەردەم ئینشقاقێکی گەورەیە ئەوانەی جا ئەبنەوە لە مەهەبە و لە باخچەلی جا ئەبنەوە قورسایی ئەساسی حزب لەگەڵ ئەوانە لە ناو ئەکە پەشکێشەی هەیە کوردەکەی باکووریش کە دەنگی ڕەفراندۆمەکەی دەستورەکەی تعدیلە دەستورەکەی بە دەنگی کوردی باکوور تێپەڕی ئەو کووردە ئێستا لە ئێستا بە دواوە لەو تووڕەیە لەبەرەوە ئەردۆغان شانسی خۆی سووتاند ئەردۆغان بەمەرجێک هەموو لایەنەکانی تورکیا بە کوردەکەیەوە
ڕێکەون لەسەر مڕەشەحێکی باش لە ئێستا و کەونە مفاوەزات لەگەڵی ئەجندایەکی باشی لەگەڵدانن پرۆسی ئاشتی لێ بکەوێتەوە سیاسەتێکی گونجاوی لێ بکەوێتەوە بەرامبەر بە کورد لە ناوچەکە عمومەن ئەردۆغان شکستی مسۆگەرە ئێمە لەوە بپەڕینەوە ئەوە لە لاوازی ئەردۆغانەوەی ئەو شرۆڤەی جەناب بۆ یەکەی ینی بپەڕینەوە بۆ سەرکەوتنێکی کورد ئەمڕۆ لە ڕەقا ینی دوای ماوەیەکی زۆر دوای تێکۆشانێکی زۆر هێزەکانی یەپەگە توانیان ڕقاکە بە پایتەختی داعش ژمار دەکرا ئازاد بکەن ئەمە سەرکەوتنێکی ڕەنگە ناوچەیی بێ بەڵام دەنگدانەوێکی جیهانی هەیە ینی گرنگە بۆ فەڕەنسا گرنگە بۆ بریتانیا گرنگە بۆ رووسیا بۆ ئەمریکا کە یەپەگەیان هێزی کوردی توانیوێتی لە ڕقە سەرکەوتن بەدەستبێنێ ئەم هیلالە شیعیەش لەوێ درێژەی هەیە و بۆکو جەنابیشت ئەڵەیت کە ئەردۆغان ئێستا لە لاوازی خۆیاتی یعنی ئەمە چۆن بێکەوە ببەسترێتەوە کە کورد بە ڕقەمێکی بەهێز بمێنێتەوە لە ناو معادلەی ئیقلیمیە یعنی چۆن لە ناو ئەم معادلەی ئیقلیمیە کورد بتوانێت ئەمە بکاتە کارتێک لە خۆر ئاوای وەکو کارتێکی بەهێز و دوجار لانی کەم کاریگەری هەبێت لەسەر کەرکووچیش ینی ئەمە هیلالێکی شیعیە بەشێکە لە ڕێگاکە بەشێکە لە هیلالەکە زۆر سپاس وڵا پرسیاری دیسانەوە سپاس دەکەم چکە پرسیارەکان هەموو پرسیاری گرنگن جاری یەکەم لەمێ بڵێم ئەم سەرکەوتنە ناوچەی نییە ڕەمزیەتی لە ڕووی جوغرافیەوە ڕەنگە بەستم بوو ڕەمزیەتی ڕقە جارە خۆ شارێکی مهمە لە ڕووی سەربازیشەوە شارێکی مهمە دوام لە ڕووی کاریگەری لەسەر معادلاتی پاش جەنگ لە سووریا کاریگەریەکی گەورەی هەیە سێم ئەمە لە ڕووی ڕەمزیەتەوە وەکو پایتەختی خلافەت ڕەمزیەتی لە هین زۆرترە لە مووسڵی زۆرترە ڕەمزیەتی گرتنی ڕقا لە ڕەمزیەتی گرتنی مووسڵ گەورەترە و ئەمە کوورد دەکاتە ڕقەمێکی گەورەتر هەم لە باشووری هەم لە ڕۆژاوای کوردستان و هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە شێوەیەکی گشتی ئێمە تووشی زەربەیەک بووین تووشی شکستێک بووین بەڵام کاکە تیان نەچوین لە شوێنتر سەرکەوتنمان هێناوە هەر لێرەش تیان نەچوین لەو شوێنەی شێر سەرکەوتنمان بەدەستهێناوە ئەمە خەتای خۆمانە ئەم شکستەمان بەسەر هاتووە ئێستا دەتوانین زۆر باش هەستینەوە ئێستا دەتوانین زۆر بە باشی هەستینەوە لە بێک ریزی بێ گرتووی بێ خیتابی کاکزانە تاکە ڕێگەت بۆ سەرکەوتن یەک ریزیە تاکە ڕێگەت بۆ شکست دووبەرەکیە ئەمە قاعدەیە وەکەوەی لە باکوور ئەڵێ یا سەرکەوتن یا سەرکەوتن لێرە ژیان یەک ریزیان یەک ریزی بەدیلی یەک ریزیە درێژایی مێژووی تۆ هەرە ماڵێ مێژوو هەرە ماڵێ لەکوێ دووبەرەکیت هەبووە شکستت خواردووە کۆتاییت هاتووە لەکوێ یەک ریز بووی توانیتە سەرکەوتنی گەورە بەدەستبێنی بۆیە لێرەوە ئەوەی ڕۆژئاوا بایەخەکەی یەکجار زۆرە ئێستا سووریا کە ڕازی نەبوو بە ڕژێمەکەی و بە معارەزەکەی کە بە حساب معارەزەن ڕازی نەبوو قبولی بێ سووریا فدرالی بێ و کورد حقوقی هەیە ئێستا ڕژێمەکە خۆی ڕازی بووە ڕژێمەکەش ئەمێنێتەوە ڕەنگە سەرچاوی هەواڵی مەسەلەن ئەمڕۆ مەگۆرگ پێوتون پیرۆزبایی فدراڵێتەکەتان لێکن ئەنجا ئەمە رووسیا و ئەمریکاش لەسەری کۆکن لەسەر مەوزوعی فدراڵێتەکە کۆکن لەویا بەڵانسێک ئەدەن بزانە لە سووریا و لە باشووری کوردستانەوە نظامی عالەمی تازە ڕسمەکرێت کاک بەڵانسی هێزەکانی جیهان ڕسمەکرێتەوە نظامی عالەمی ڕسمەکرێتەوە ئێمە دەبێت لە ئاستی ئەوە بین نەنووسابین بەشتە ناوخۆیەکانمانەوە کەلعادە دە 15 ساڵی ئمە ڕخنە لە ماگرین کاکە ئەوەندە لۆکاڵی بێتامت کردو تۆزی ئەگەر لە دەوروبەرت بێ ئەو سەرکەوتنێکی گەورەیە شتێکی تازە نییە جارێکتر تاکید دەکاتەوە کە کورد میلەتێکی زۆر ئازایە و کورد ئەوە نییە کە لە ڕۆژئاوا ئازایە و لێرە ترسنۆکە کورد یەک میلەتە یەک ڕوحیەتە یەک کەلتورە کورد میلەتێکی ئازایە ڕقەمێکی زۆر گەورەی معادلاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بەڵام یاریکەرەکە خراپە یاریکەرەکە باش یاری ناکە ئەزانی ئێمە لە چێچین فەریقێکی زۆر لاواز فەریقێکی دووگۆڵی لاواز مدربەکە بتوانێت خطەی لایەنی بەرامبەر بزانێ هەموو شتێ بخوێنێتەوە و تەنسیقێکی باش لە فەریقێکی خاوەن تەنسیق دروستکە ئەگەری تعادل و ئەگەری برنەوەیەکی متەواضعی هەیە یا تعادلیشی هەیە بەڵام فەریقێکی بەقووەت بێنە تەنسیق لەبانیان نەبێ ئەدۆڕێن ئەزانی ئەم فەریقە ئێمە لە چیاتوە نەک تەنسیق نییە لە بینیان قاچی یەکترە شکێنن پاشقول لە یەکترە دەن لە ناو مەساحەی گۆڵی لایانی بەرامبەر خەریکە گۆڵەکە برادەرەکەی خۆمان پاڵی پێوەنێ پاشقولی لێدا کە وەختێک گۆڵیشەکە ئەمی تراوارە کاڵی حەکەمەوە گۆڵ نەبوو ئۆفساید بوو من لە پشتی هینەکەی تر بوو ئەم فەریقە بێت لەگەڵ گەڕەکەی ئەم پشتە یاری بکە ئەیدۆڕێنێ معلومە پێمەڵی بۆ دۆڕای پێ دەڵێم چونکە دۆڕێ بە تەکید پێمان وانە بێ ئێستا ئەم دۆڕانە هی فڵان لایەن و فڵان لایەنە ئەگەر شکستە هی لایەنێک نییە هی هەمومانە
ئەرکی ئەخلاقیشمان ئەوە نییە بخەینە سەر یەکتر خەتای تۆ بوو تۆ وات کرد و بەخواگەر تۆ و نەکردایە تۆ شکستەکە گەورەترە ئەگەر شکست بێ ئەمە بۆڵە لە پۆلی یەکی ابتیداییەمان خوێن دۆی دادە ڕژاوە ڕژاوە ئێستا دانیشی بە دیار ئەمەوە باوکە ڕۆکەیت و لە خۆتە دەی ناکرێ ئێستا مرۆڤی ئازا ژن و پیاوی ئازا سەرکردەی ئازاچی ژن چی پیا و ئەوەیە بتوانێت تەجاوزی ئەو قۆناغە بکە و قۆناغی داهاتوو بخێنێتەوە دیسانەوە ئاڵێم ئەم چەرخی کووردە ئەم چرخە لە ڕۆژهاتی ناوەڕاستە چرخی کووردە کورد هێزی گەورەی ڕۆژهاتی ناوەڕاستە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی معنەویەوە لە ڕووی ڕوحیەتی لە خۆبردووی و لێبوردەییەوە لەوەی کە هێزێکە تیرۆرتیایە نەگەشە ناکە هێزێکە بە تەبیعەت کەلتورەکەی تیرۆر قبول ناکە لە ناو بەحرێک لە تیرۆرە ئەم میلەتە ئەو یاسای نمونەیەکی بچووکت بۆ بێنمەوە ئەو یاسای ئەحوالی مەدەنی کە لە ڕۆژ ئاوای قرار کرا والله لە هەر وڵاتێکی دەوروبەرە ئیقرار بکرایە لەسەر ئەسبابی دینی خوێنە هات ئەژنۆ بێگومان ئەمە تەنها پەیوەندی بۆ نییە کاراکتەرە کوردەکە پێدا هێزێکە و بڕوای بە یەکسانی و جەندەری وانە هەیە پەیوەندی بۆ یەک کۆمەڵگایە کە هەیە کە ئەم هێزەی ئینتاج کردو ئەم کۆمەڵگایە یەکسانی ئەمە ئەم یەکسانیە بە ئاستێک قوبوڵەکە یەکسانی لە ئاستی میرات قوبوڵەکە کە هەندێک مفتی پێ دەڵێن ئەمە یەکێک لە بەرنامەکانی فرانس 24 فەڕەنسیش شرۆڤەکارێکی فەڕەنسی هەمانە قسەی ئەنجا ئەمە نەیار بێگانە ئەمان خوێنێت و ئەزانێت چ میلەتێکی مەزنین ئێمە خۆمان مجموعەیەک خەڵکمانەیە دێگڕۆشن بەربوونەتە ئەم میلەتە بەردەوام ڕوحیەتی ئەشکێن و بەردەوام دایە ڕوخێن و تۆ میلەتێکی ترسرۆکی و تۆ میلەتێکی بێکەڵکی و تۆ میلەتی عخیاڵەکیت و ئەم جۆرە لە شکاندنی میلەتەکەی خۆمان ڕۆڵێکی خراپی هەبووە لەوەی کە لە وەختی ڕوبەڕووبوونەوەیە ئیستعدادی شکستی تیابێ ئەکینا ئەم میلەتە میلەتێکی مەزنە لە میلەتەکانی ڕۆژهاتی ناوەڕاست و باکووری ئەفریقیا هەموو میلەتە کۆنەکان تیا چوون نەماون یا بوونەتە ئەقەلیاتی بچووک سەردەمانێک ئاشووری ئیمپراتۆریەتی گەورەی گرنگترین و گەورەترین ئیمپراتۆریەتی منتیقەیە بووە کو ئاشووری فەقیرانە هەندێک ماونەتەوە بێ مافەکانیان پارێزین و خۆشبەختانە لە کوردستانە پارێزرا بوون کورد توانیوێتی ئەمە بپارێزێ یەکێک لە گەورەترین یعنی بەڵگەکانی مەزنی کورد ئەمەیە کە توانیوێتی بە درێژایی هەزاران ساڵ نەکیانی هەبووە نەتوانیوێتی ئیمپراتۆریەتی گەورەی هەبێ وتوانێتی خۆڵم بپارێزێتەوە ئەم هەمووە ئەممانەوەیە ئەم گوتاریمانەوەیە کۆمەڵێک ڕۆشنبیرت هەبووە بە گوتاری شکست و پەرتەوازایی و زەلیلی و داماوی بۆ تۆیان حساب کردووە ئەم میلەتە میلەتێکی مەزنە هەزار شکستی زۆر گەورەتری تێپەڕاندووە ئەمە زەڵاتەیە لە کاتێکە ئێمە تیان نەچوین ئێمە ماوین لەسەر ماوین و لەسەر قارەمانی پێشمەرگەمان هەیە لەسەر ئەرزی خۆمانین یەک ریز بین خاوەنی یەک خطاب بین بەو هێزی پێشمەرگەیە بڵێ بەو هێزی پێشمەرگەیە بڵێ کە هیوادارم ئەمەمان پێویست نەبێ پێی بڵێ فەرمو بە یەکگرتووی بە قیادەیەکی یەکگرتووی ئەچین کەرکووک ڕزگارەکەینەوە دڵنیا بە دووزیش ڕزگارەکە ئەمە بەس بۆ معنەویات ناڵێم چونکە من گەنجی ئەم وڵاتە ئەناسم من لە ناو میلەتەکەی خۆمم ئەیناسم ئیعلانی نەفیری عام کە بڕواب کە بەشێک لە گەنجەکان بە کچوو کوڕەوە دێت داکۆکیت بووەکە داکۆکیت بووەکە بەڵام کاکە لە کاتی ئەمەیە لە ئاستی ئەمەیان خەڵکی تر دێ پێ دەڵێ کاکە جا تۆ لەو ڕۆژەیە دێ پێ دەڵێ پێشمەرگە بۆ شەڕ بکە موچەکەی ئەوەندەیە ئەم قسەیەت ڕەوایە بەڵام ئەمە کەلیمەت حەق یوراد بها باتل تۆ کێشت لەگەڵ یەکێتی هەیە ئەتخەمە سەر ئەم دوو چاوە یەکێتی وای کردووە سەد بەقەت تۆ ڕەخنم لە یەکێتی هەیە بەڵام آخر لەبیرت نەچێ وەختێ تۆ ئەم گەنجە ئازا و لە خۆ بردووە سار دەکەیتەوە دڵسار دەکەیتەوە لە جەبهەکەیە کە شکستە خۆین شکستەکە هەموو میلەتەکەیە کاک زانە لێرە ئەمێ شتێک بڵێم بزانە لەناو ئەم هەموو هەڵچوونە کە هەیە لەناو ئەم هەموو خیتابە نامەسئولانەیە ئەم ڕۆژتێکی جوانم بینی کە پێویستەکە ئیشارەتی پێ بکەین تەمان خۆی دوسێ سوورە هەیە لە دوا ڕۆژە جارێکی تر شخصێتی کوردی ڕسمەکاتەوە یەکێکیان ئەو پێشمەرگەیە کە ئەگری لە بەرەوەی سەحابی کردووە یەکێکیان ئەو شەهیدەیە کە هەواڵەکەی سەری لەسەر سنگێتی یەکێکیان ئەو ئاڵای کوردستانەیە کە دایەگرن و پێڵاوی خەنە سەر ئەمانە ئەمێننەوە ئەمانە لە زاکرەی برینداری میلەتێک ئەمێننەوە ئەڵمانیا لە حربی عالەمی یەکەم ماوەیان لێ کرد بۆیە لە حربی عالەمی دووەمە هەستایەوە زۆر دڕ بوو هەستانەوەی کورد ئەم جارە لەو نوعا بێ ئەگەر خۆمان هین بین یەکێکتر لە وێنەکان دیسان ئەوە شەگەڕێتەوە سەر یەک ڕیزی سەرتەبای دوو وێنەی ترم بینیت کە زۆر گرنگە بیڵێم وێنەیەکیان کۆمەڵێک گەنج لە کەلار کە بەڕاستی شانازی یەکەم گەرمیانیم بەڕاستی مایە شانازیمە کە گەرمیانی و کەلاریم ئەو گەنجانە دوێنێ چوون ئەو هێزەی هاتبوو خەریک بوو دنیامان لێت وەقاند هوهیان لە سەیتەرەکە کرد
بۆ یەکەم جارمە لە ژیانمە هوها بە قارەمانێتی ێزانم بەردەوام دژی بووم بەڵام ئەو هوهایە نیشانیدا گەنجی کورد چەند ئازار ناتوانین نکۆڵی لەوە بکەین کە قارەمانێتی خەڵکی کوردستان پێشمەرگە ئەمە گەشە خۆمانی نەمانوێ ڕوخێنی سوورەیەکی تر هەیە زۆر جوان بۆ ئەمڕۆ کە جگە لە ئازایەتی و قارەمانەتی عەقلانیەتی پیشاندا و مەسئولبوونی پیشاندا ئەویش بەیانەکەی فراکسیۆنی یەکێتی بوو لە پەرلەمانی کوردستان لە ڕاستیە من دەستخۆشییان لێکەم سوپاسی ئەو خوشک و برایانەکەم لە فراکسیۆنی یەکێتی هیوادارم هەموو سەرکردەکانی یەکێتی هەمویان مەیدانی و غەیرە مەیدانی هەمویان بێنە ئاستی فراکسیۆنەکەی خۆیان و ئەو بەیاننامەی فراکسیۆنەکەی خۆیان کەنە ئەجندای کاری خۆیان چوار شت داواکە زۆر مەسئولانە ئەم شەڕەی ئەعلام ڕاگیرێ کە 100% وایە ئێمە 94 لە شەڕەپەڕۆ شەڕی ناوخۆمان هەڵگیرسان ئێستا فەیسبووکیشمانەیە و تکا ئەەکەم سوپا ئەلکترۆنیەکانیشتان ڕاگرن ئەوە زۆر خراپە یەکترە شکێنن هیچتان دەست ناکەوێت هەمووتان بێکەوە شکێن داوای ڕاگرتنی شەڕی ئەعلامیەکە داوای کۆبوونەوەی لە هەموو لایەنەکانەکە بۆ یەک ڕیز بین و بتوانین دیالۆگ بکەین داوای ئەوەکە کە پەرلەمان نەکرێتە بەشێک لە کێشەکان بە پێچەوانەوە پەرلەمان بەشێک لە چارەسەر ئەم داخوازیانە داخوازی زۆر مەسئولانن هیوادارم برادران کاکۆسرەت تۆ پیاوازەکەی میلەتەی هێرۆ خان تۆ ژنە ئازاکەی میلەتەی ناکرێت ئێوە وا لەگەڵ ئەم دۆخەیان مامەڵە بکەن ئێوە پێویستەکە ئێستا ئەوە داواتان لێکەم ئەوە بکەن ئەجندای خۆتان کە سوکاری شەیدەکانی یەکێتی داواتان لێکەن ئەو برادرانەی پارتی پێویستەکە ئێستا بین هەم بچی ڕووی داوە مرۆڤی ئازا سەرکردەی ئازا ژن و پیاوی سیاسی ئازا و کەسەیە تەجاوزی هەڵەکانەکە و ئەتوانی هەستێتەوە پلاندانێتەوە ئەزا من هەموو جارێ نمونەی مێرولەیەنمەوە ئەم سەرکردانە گەر بەشی مێرولەیەک ئیرادەیان هەبێ ئەم میلەتە زۆر ئازایە مێرولە چیەکە مێرولە وەختی هەموو ڕێگایەکی لێگری لە ژوورێکی کۆنکرێتیە حەبسیکە کۆنکرێتەکە کوونەکە لەسەر خۆیدا ئەنیشە و کۆنکرێتە کوونەکە و دیوارەکە کوونەکە ئەتوانێت شتێکی ڕێگایەکتر بۆ خۆی لێدا تەنها سەری ڕێگا تەقلیدیەکان ناکە ڕێگایەکی تازە لێدەن کۆنکرێتیش نییە ئاسانترین ڕێگایە یەکسەر ئەم شەڕی ئەعلامە ڕاگرن قەرار دەن پێکەوە کۆبوونەوەیەکی بەپەلاکەین بۆ ئەوەی پێکەوە دانیشین ئەجندایەک دراسی وەزعمان بکەین ئەجندایەک دانین کۆمەڵێک شت هەیە تەجمی دەکەین ئەجندایەکی تەفاوزی دانین وەفدێکی دیالۆگ ئاماداکەین بە جیهانەڵێن کاکەوەرن قسەمان لەگەڵا بکەن بە عێراقی ژەڵێن فەرمو ئێمە وەفدەکەمان ئامادەیە کات دیاریکەن بە بەڕێعایەکی دەولی دانشین پێکەوە گفتوگۆ بکەین کاکزانە ئەم چەرخی کووردە کورد میلەتێکی مەزن و ئازایە بەڵام ئەگەر خۆمان نێشکێنین ناشکێ هیوادارم لە ئاستی ئەم لەحزەیە بین ئەم چەرخەدیسانەوە چەرخدا ئەتوانین سەرکەوتنی گەورە بەدەستبێنینەوە کاکە شکستێکمان خواردۆ دنیا نەڕووخاوە هەموو لەجێ خۆمانین کەرکوو کە سبەینێ دوو سبەی حەشتیش سەحب پێکاتەوە و ناتوانێت خەڵکەکەی گرنگانی ناتوانێت بمێنێتەوە ئەو لە پشتی کەرکووکەوە چۆن نتوانێت بمێنێتەوە هێزێکی غەریبە ناتوانێت بمێنێتەوە بێتە ئێرە بە درێژایی مێژوو هێزی داگیرکەر نەیتوانێت بچێ بمێنێتەوە من نامەوێت ئێستا پێ بڵێم هێزی داگیرکەر بەڵام ئەگەر درێژەی کێشا ئەبێتە هێزی داگیرکەر ناتوانێت ئەو چۆن ناتوانێت بێ هێز لێرەوە بێنێ بچێ حدودەکانی ئەم منتیقەی پێ بگرێ عێراق هیچ ڕێگایەکی لە بەردەم نییە و جیهان هیچ ڕێگایەکی لە بەردەم نییە ئللا ئەوەی بێ ئیرادەی گەلی کوردستان قبول کاوی خاتە سەرسەری بەڵام ئەم ئیرادەی ئەگەر خۆی هەبێ ئەگەر یەکگرتوو بێ یەک ڕیز بێ ئەتوانین وەرن دوای ئەوە پێش هەمووتان دوای ئەمەمان کرد پێش هەمووتان ئەوانەی کە ئێستا یانێ و مزایدە لەسەرم قەزیە بکەن پێش هەمووتان من داوای ئەوە کەم حیزبانە هەمویان لابین وڵی ئەوەندە بڕوان بەم حیزبانە نییە و ئەوە ژوای لێ کردو ئەندامی هیچیان نیم بڕوام ئەوەنە بە هیچ کەسەمی هیچ کامێکیان نیە بەڵام ئەم لایەنانە هێزی ئەساسی سەر ئەم ساحەیان گڵۆپێک نییە بیکوژێنمەوە ئێستا ئەم هێزانە پێویستمان پێیانە یەکگرتوو بن پێویستمان پێیانە هانیان بین من 10 ساڵ ئەم قسەیە بۆ لەم کەناڵانی ئێوەوەکەم ئێمە پێویستمان بۆ ئەم هێزانە ئێستا هان بدەین فشاریان بخەینە سەر فشار بخەینە سەریان بۆ یەک ڕێزی ئەزانی کاک زانە لەو ساڵانەی ڕابردوو بەشێکی میدیای ئێمە و هەندێک لایەنیان ویست شەڕ لە بینی پارتی و پەکە کاڵگیرسێنن ئەزانی ئەوە ماڵوێرانی گەورەوی کورد ئەوە ئەبوو ئەزانی ئێستا ئەگەر یەکێتی نیشتیمانی خوانەخواستە تووشی کێشەیەک بێ و تووشی لێکترازانێک بێ هێزی چەکداری هەیە لە ناو خۆیان لەوانەیە لە ناو خۆیان شەڕ بکە
خەڵگەمانە دەرک پێکە ئەزانەیە دیسانەوە لەگەڵ پارتیا ئێمە گەرمە بکەینە دوو پارچە ئەکەوینەوە شەڕی ناوخۆ جارێکی تر گەنجی کورد بە کوشتە دەی ئەگەر گەنجی کوردت لامە بەستە خوێنی گەنجی کوردت لامە بەستە تەپڵی شەڕ لێمەدا ئێستا لە حەزەی ئەوەیە برینەکە ئێمە قاچی دایکمان شکاوە بەیەکەوە هەمومان لەو لەحزەیە شەڕەکەمان ڕاگرین هەڵی گرین برینەکەی نەزیفەکەی ڕاگرین بیهێنین دوای ببێنە لای جەڕاح قاچی بگرێتەوە پاش ئەوە ئەگەر تەشەوهێک لە قاچی هەیە دوای ئەوە عملیاتی تەجمیلی بۆ کرێ تۆ دانانشی لە دارستانەکە گورگیش دەوری لێداوی گورگی دنیا لەسەرە بڵێ وەڵام من لێرە عملیاتی تەجمیلی بۆ ئەەکەم لێرە ئەم قاچە ئەبڕمەوە ئەمە ناکرێ ئەبێ بە عەقڵ و بە مەنطق ئەم چەند ساڵە شەحنێکی زۆری لایەنەکان لە دژی یەکتر کرا ژەهرێکی زۆری دووبەرەکی ڕژێنرا ئەمەی لێکەوتەوە پێویستەکە ئێستا ئێمە لاواز نین ئێمە خۆمانمان لاواز کردووە لەگەڵ لاوازەکە کاکسەردار یعنی لێک ڕیزیەکە لەگەڵ ئەوەی کە ئێمە ملەتێکی ئازای ملەتێکی زیندوی ملەتێکی خێرا هەڵەستینەوە ینی پرسیارێک لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە لای خەڵکی کوردستان هەیە بەگشتی ینی ئەمریکا ئەو هێزە بوو کەوتی من پاڵپشتێکی گەورەی هەرێمی کوردستانەکەم هەرگیز دەستی لێ بەرنادەم و باویشەکە ناکۆچێکی قوڵ لە نێوان ئەمریکا و ئێران هەیە و ئێستاش ئێران تۆمەتبارە بە پاڵپشتیکردنی عراق بۆ کەرکوک و بۆ ناوچەکان تا شنگال یعنی ئەم عادلەی چۆنە خوێندرێتەوە کە ئەمریکا بێدەنگە دەرهەق بەو کارەی ئێران کە پاڵپشتی حکوومەتی عراق و حەشدی شعبی کردو تا شنگال تا ڕەبیعە ینی ئەمە چۆنە خوێندرێتەوە ئەمریکایەکی ناکۆک لەگەڵ ئێرانە ینی بۆچی لەمەیە لەگەڵی کۆکە کە پاڵپشتی عراقەکە عراقی بگاتە سەر سنووری سووریا لەولاوە بگاتە ڕەبیعە ئەزانی کاک زانا پرسیارێکی زۆر مهمە بۆ چارەنووسی ئەمە چی لێ دێمە بۆ کوێکی ئەمە معادلە سیاسیانە لە خەڵک ئالۆز چۆنەکەوێتەوە هەمزە ینی ئەمە ڕاست لێڵە ڕاستە لە ڕاستیە ئەمریکا و ئینگلیز مەبەستیان بوو سەرکەوتنێکی مەیدانی بدەن بە عەبادی بەڵێ مەبەستیان بوو ئەو پێیان داوە بەڵام ئێستا چی لێکەوتوێتەوە ئەوەی لێکەوتوێتەوە کە کەرکووک کە شارێکی یەکجار گرنگە کەوتوتە دەست وڵاتێک کە ئەمریکا قەراری داوە سەرۆکەکەی قەراری دا عقوباتی بخاتە سەر ئاگرێکی کەسی ناوەتە بن بڵێ لەولاوە قەرار دەرەکە کە سوپای پاسداران لە دەستی تیرۆرە یان حساری خاتە سەر لە وەزارەتی گەنجینی ئەمریکا لەم لایەشەوە دێ کەرکووکە خاتەوە ژێردەستی خەڵک لە معادلێت هێنا ئەمە کاتیە هیوادارم ئەمە ڕاکێشانی هین نەبێ استدراج نەبێ بۆ شەڕێک کە لەسەر ئەرزی ئێمە بێ خەڵکم ترسەی هەیە و ئەم پرسیارەی هەیە خەڵک خەندێشت ئەڵێ من خۆم زۆر بڕوام پێی نەبووە خەڵک ئەڵێ مەسەلەن باسی هی نەکرێ و فیلم کارتۆنەکەی سەمسۆن نەکرێ باسی هینێکە کریاریەکی گەیمی نازام ئەکسبۆکسە من لەو شتانە نازام لە ڕاستیە باسی ئەوەکەن کە تایەتی سلێمانی ساڵی 2010 شەڕی تیابێ و ئاڵای کوردستان و پێشمەرگە و ئاڵای ئێران لە سلێمانی من ئەمانەم نەدیوە نازام وایە ئەوانە و خەڵکی ژێوە بە نەزەرەی ئەمەرە بڵێ ئەمانە پێشتر ئەکرێن و دوایی دێتە دی یان ڕەنگە بەشێک بە لە ڕەنگاندنی یەکتر و هەمانەوەی کە زەنا ڕەنگەکەی بەڵام لە نەتیجە ئەمە خەیاڵ نییە ئەمە واردە و ئەگەر هەیە بێتە دی بۆیە ئێمە دەبێت بە هەر نرخێک بۆ میلەتە بپارێزین بەچی پارێزین بەس بە یەک ڕیزی خۆمان ئێران دەیەوێ من ئەو شەوە لە کەناڵێکی عەرەبی ئەمەم وتم بەهۆی برێت ماگۆرگەوە سوپای پاسدارانی ئێران گۆڵێکی گەورەیان لە ترامپ کرد 72 ساعت تێنە پەڕیەوە بەسەر ئەعلانی استراتیجەکە تا سوپای پاسدارانی ئێران هاتووەتە کەرکووک و ئەچێتە شنگال و ئەچێت هیلالی شیعی تەکمیلاکە ئەمە مەسئلەیەکە ئێستا بۆ من استراتیجی تازەی ترامپ بایەخەکەی لە چییە بایەخەکەی لەوەیە کە دەیەوێت بێت ئەم منتیقەیە بە جۆرێکدا ڕێژێتەوە ڕێگە لەو پرۆژەیە بگرێت من دژی ئێران نیم و ئێران دەوڵەتێکی دراوسەیە و دەوڵەتێکە بۆ من بایەخی زۆری هەیە و دەبێت هەوڵدەم دۆستایەتی ئێران ڕاگرم بەڵام ناکرێ ئەجندای ئێران ببێتە پێوەەر و ئەجندا و پرۆژەی خۆم بەرژەوەندی خۆم بکەمە قوربانی بەرژەوەندی ئەو لێرەوە بۆی تۆ بەرژەوەندیە کە دەبێت نەبێتە قوربانی بەرژەوەندی کەس ئەبێ جارێ بەرژەوەندەکەت هەبێ و ئەم بەرژەوەندی دیسانەوە لە یەک ڕیزی دێتە دی بزانە کلیلی هەموو مەسئلەکان خاڵی لاوازی و زوعف و قووەتت یەک ڕیزی و دووبەرەکیە لەوێەوە دەست پێیەکە بۆیە تا دوای خەین کارەساتی گەورە چاوەڕێمانە و کارەساتی زۆر گەورەش چاوەڕێمانە تا پەلەی لێ بکەین
زووتر خۆمانەگرینەوە کەرکووکیش و دۆزیش و ناوچەیتری ژێنینەوە ئەوە من شتێکی جەنابی مامجلالت بۆ بگێڕمەوە. جەنابی مامجلال لە ئەوجی شکست بووین ساڵی لە دوای ئەنفالەوە پێش ڕاپەڕی هات کۆبوونەیەکی لەگەڵ هێزی پێشمەرگە کرد لەو سنووری مەڵبەندیەک معنەواتێکی زۆر و باسی دیالۆگی کرد لەگەڵ ڕژێم و چی ئەوانە معنەواتێکی زۆری بەخشیەوە بە هێزەکە وتی ئێمە لە بەهاری داهاتوو لە کەرکووکەکەی ئەمە دوای پرۆسە ئەنفال دوای ئەم شکستە دوای تاوانەکانی ئەنفال بوو کە 5,000 گوند خاپۆر کراوە بەڵێ برادێک ئەوە ڕەفیقیش خۆم بە سوحبەتەوتی مامجلال چەند ساڵە من تۆی ناسین لە هەموو یادی دامەزرانیەکێتی خەتابێکی هەموو جارەڵێ بەهاری داهاتوو لە کەرکووکم بارە بوو بەچی وتم جارێ ئەرکی ئەم پیاوە ئەوەیە ئەم ئومێدە بەخشێ بۆ ئەمە تۆ ناتوانانی بڵێ خەیاڵە ئەمە خەونە دێتە دی خەیاڵ نییە خەونە دوای ڕاپەڕین کەرکووکمان گرتەوە ئەوە نەبوو لە نەورۆزە ڕەفیقی شاخم بوو پێم وە دووتم ئێستاڵێ چی وتی وەڵا ڕاستەکەی دوای ئەوەی کە ڕەوەکە بوو کەرکووکمان لە دەست دەرچوویەوە جارێکی تر وتیەوە تا دەرکەوت خەیاڵە مۆزوع عەرەوە نیە چوار ڕۆژێک گریتەوە و تۆ گرنگەوەی بیپارێزی دوای ڕوخانی دوای ئەوە مامجلال دیسانەوە هەموو بەهارێگەیوتەوە وای لێ هاتبووی ئێمەمانان ژەمانوتەوە ئێمەمانەش من خۆم قەنەعەتم پێ بووە بۆ ئەم قسانە ئێستا هیچی بۆ ورە ناکەم قەنەعەتم بە هەموو ئەم قسانە هەیە ئێمە چووینە کەرکووک حکمیشمان کرد چووینە 2014 قۆناغێکی تریش لە کەرکووک لە حەمرین هەموو کوردستانمان کەوتەوە دەست هەمومان هێناوە دی ئێستاش ئەم میلەتە مەزنە ئەتوانێ ئەوە بێنێتە دی ئەوە شکستێکی گەورە نییە ئەوە کە ڕووفەڕی پێوترێت لە مەدانە ڕۆژێک بۆ ڕۆژێک بۆ توێیە خۆمە خەیاڵ بوو کێوت ئێمە کەرکووکمان کێوت کورد دەبێت لە سووریا ئەبێتە ڕقم بەڵام ئەو بۆتە ڕقمێکی گەورەی نەموعادلات ئێمە شکستە گەورەکە لە دووبەرمانە ئێستا خەریکین خۆمانشکێنین ئەم دووبەرێکیەیە ئێستا تاکە چارەسەرمان بۆی ئەم شکستە زیاتر قوڵ نەبێتەوە ئەوەیە بتوانین ڕیزەکانی خۆمان چاکەینەوە ئەم قسەیە زۆر ئەڵێمەوە ڕەنگە خەڵک بڵێمە قسەیە کە سواوە ئەمە عیلاجی دەردەکاکە ئەمە نەکەی ئەوەی هەمانە لە دەستێدەین ئەوەشی هەمانە لە دەستێدەین دێمەوە سەر ئەوەی کە ئەمریکا و هینمان باس کرد هیلاری شیعی ئەمریکا کۆمەڵێک ئیجراعاتی هەیە ئێران مشکلێکی گەورە هەیە لە مەنتیقەیە و ئەمە بۆتە کێشەی و سەرێشەیەکی گەورە بۆ سعودیەکان و بۆ عمقی سنی عەرەبی و بۆ ئیسرائیل و تەنانەت بۆ تورکیاش بۆ ئەمریکا ئەوروپاش من لام گرنگ نییە مەلەفینەوەوی چی لێدێ من لام گرنگە ئیجراعاتەکانی تری چۆنە و ئەمە چۆنە قۆزمەوە بۆ بەرژەوەندی میلەتەکەی خۆم لە ڕۆژ ئاوا لە باکوور لە باشوور و لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم چرخی کورد ئەگەر لێ بزانین زروفی مۆزوعی زۆر لەبارە بۆمان زەرفەزاتیەکەمان خراپە ئێمە لە نەتیجە عمقی استراتیجی یەکترین وەکو کورد لەگەڵ حەسارمانە خەنە سەردار ینی لەگەڵ هەموو ببوورە ینی لەگەڵ هەموو ئەو ڕووداوانەی ڕوویدا لەگەڵ هەموو ئەو یەکتر شکانانەی کە ڕوویدا ینی منفەزێک هەیە کە ئێمە ئەمەلێک بدات کە ئێمە لەسەر مێزە کۆبینەوە لە دەوری یەکتر کۆبینەوە جارێکی تر یان لانی کەم دافعێکی بەهێز ئازایەتیەوێ مامجلال ئەمە سەرکردەی ئازا ئەوەیە مامجلال وەختێک چوو بروسکەی کردو وتی دێم بە کاک مەسعودی وتی دێم داوەتم لەلات مەکتەبی سیاسەکەی خۆی ناڕازی بوون یەکێتی ناڕازی بوون بەزەم قەرارێکی باش بوو یا خراپ بوو قەرارێکی ئازایانە بوو سەرکردەی ئازا گوێ ناداتە ئەوەی لە فەیسبوک چی پێوترێ سەرکردەی ئازا خەمیەوەی نییە دوا ڕۆژ لە دەنگەکانی لە ئینتیخاباتە چی لێ دێ سەرکردەی ئازا ئەچێتە ژێرباری زەرفە سەخت و ناخۆشەکان بڕیاری ئازایانەدا بڕیاری ئازایانە ئەوەیە ئێستا ئێمە کاکە هەمووان نەزانین هەڵبژاردن ناکرێ ئەم هەڵبژاردنەتان بۆ کردوتە کێشە لە خۆتان بۆڵا بەم تەریقەیە هەمووتان خۆتان شکان لە هەڵبژاردننی داهاتوە ئاوە بکەن دەنگ نایەنن کەس دەنگ نایەنێ کەس نازانێت چ جانەوەرێکی تر دێ ئەم وڵاتە ئەبابەڕێ و ئەجنداش هەیە لە پشتیەوە ئێمە پێویستمان بۆیە ئێستا سەرکردەی ئازابێ بڵێ ئێمە هەموو خلافانەمان هەیە هەموو ئەوانە هەڵە بووین وەرن با پێکەوە ئەجندایەکی تازە دابنێن لەسەر ئەساسی ئیرادەی ئەم میلەتە بۆ خۆشکردنی دڵی میلەتەکەمان خەونی شەیدەکانمان دوا ڕۆژمان یەک بگرینەوە جیهان ئێستا چاوەڕێی ئێمەیە زۆر باش کاک سەرگەر وەکو دوا پەیام بێ
لە بەروی کاتم تەواو لە کۆنتترۆل ئاگاداریان کردم کە کاتم بەرەو کۆتاییە ینی دوا پەیامی تۆ هەڵبەتە وەکو تەکیدکردنەوەیەک لە یەک ڕیزی بۆ هەستانەوێکی دیسانەوە دواپەیام مەڵێم دەوروبەرمان ئیسازانن هەڵەیان کردووە عبادی وەزعی زۆر باش نییە پێویستی بە کووردە لە معادلەی داهاتووی عێراقا بۆی بێتە ڕقم پێویستی بە کووردە ئەمریکا ئامازانێ عبادی شەیزانێ و ئینگلیزی شەیزانێ ئەردۆغان وەزعی زۆر خراپە کورد لە ڕۆژئاوایە زۆر بە قووەتە لێرەش بە قووەتین مەمان شکێنن تەنها قووەت و لاوازیمان بەسراوەوە بە یەکریزی و دووبەرەکیمانەوە بە یەکریزی بە پەلە کۆ ببنەوە ئەجندایەک دانن گفتوگۆ پلانی گفتوگۆدانن بۆ کۆنفدرالی زۆر سپاس بۆ بەڕێز سیاستمەدار هەڵبەتە چاودێری سیاسی سپاسەکەم بینەرانی بەڕێز سپاس بۆ ئێوەش کە تاو ساتە بینەری بەرنامەکەی ئێمە ئەو دیدارە بوون لەسەر ڕەوشی کەرکووک و ڕەهەندە ئیقلیمیەکانی زۆر سپاس بۆ ئێوەش.